بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم ئێمە لە خزمەت کتێبی نایابی الداء والدواء کەیەکێکە لە کتێبە زۆر نایابانەکانی زانای پایەبەرز ابن القيم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەموو ڕۆژانێکی شەممە کاتژمێر بۆ لەمە دووە سێ و چارەک ئینشاءالله دەست پێ ئەەکەین. داوامە لە زاتی پاکی پەروەردگار ئەم کتێبە بکاتە مای نەفع بۆ دڵ و دەروونمان، بۆ ماڵەکانمان، بۆ وڵات و نیشتیمانمان. بەڕێزانم، ئێمە هەمومان لەم ڕۆژگارە ئەوداڵی ئەوەین کە ئاسایشی ڕۆحمان، ئارامی ڕۆحمان، ئارامی دڵمان دەستگیر ببێ. ئارامی دڵیش لەکوێ دەستگیر ئەبێ، چۆن دەستگیر ئەبێ؟ دیارە ئیمام ابن القەیم زۆر تەرکیز لەسەر ئەوەدا ئەنێ کە ئینسان خۆی لە گوناهەکان بپارێزێ، ئارامی دڵ و دەرونی بۆ دروست ئەبێ. دوای ئەوەی هەفتەی پێشوو باسی ئەوم کرد کە ئینسان هەرچی بکات و هەرچی هەوڵ بدە تەنها لە قیامەتە ئەوە کۆ ئەکاتەوە ئیلا من ئەتە الله بقلب سەلیم، بە دڵێکی سەلیم و پاک و جوانەوە بە حەزۆری خوا جەل جەلالوه بگا، ئەوە قبول ئەکرێ و ئەوەی لێ وەرئەگیرێ. ئیمام ابن القەیم ئەفەرمێ کورتەی ئەم قسەیە و لادانی پەردە لەسەر ئەم مەسئلەیە بەو شێوازەیە کە خوا جەل جەلالوه پێغەمبەرانی عەلەیهیمو الصەلاة وەسەلام ڕەوانە کردووە، کتێبەکانی بۆ ناردوون، ئاسمانەکان و زەوی دروست کردووە. هەمووی ئەمە لە پێناوی چیە دروست کردووە؟ وەکو ئیمامی گەورە ئیمامی غەزالی ئەفەرمێ هەر ئەستێرەیەک لە ئاسمان ئەیبینی فائیدەیەکی بۆ مرۆڤ هەیە، سەواء مرۆڤ علمەکەی زانستەکەی گەشتبێتە ئەو ئاستەی پێی بەمە بردبێ یا پێی پێ نەبردبێ، دەرکی بەمە کردبێ یا دەرکی پێ نەکردبێ. گیایەک لەسەر ئەم زەویان نییە سوودەکەی بۆ مرۆڤ نەبێ، هیچ جۆرە دڕکێکی سەر زەوی نییە سوودێکی بۆ مرۆڤ نەبێ، هیچ جۆرە ئاژەڵێک نییە لە پێناوی مرۆڤ دروست نەکرابێ کەوا بۆ مرۆڤ سنتەرێکی زۆر گەورەیە کە کەون و کائینات لە پێناوی ئەوە دروست کراوە، ئەویش لە پێناوی عەبدایەتیە دروست کراوە کە خوای گەورە ئەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون، ئەفەرمێ وما خلقنا السماوات والأرض وما بينهما إلا بالحق. ئێمە ئاسمانەکان و زەوی و ئەوەی لە بینیانایە هەر هەمووی دروستمان کردووە، بەڕاستیەتی دروستمان کردووە لە پێناو چیە؟ لە پێناو مرۆڤە. الله الذي خلق 7 سماوات ومن الأرض مثلهن، خواجان أفرمي 7 طبق آسمان و 7 طبق زەوی من دروست کردووە. يتنزل الأمر بينهن، لنيوان أمانة أوامركاني خوا جل جلاله ينخواروا لتعلموا أن الله على كل شيء قدير. هتاوكو إيوة تيبقى خوا دا صلاتي بسر هموش تيكا هيا وعلمي خوا سنوري نيو هموش تكاني داب وشيو. هر أو أفرمي جعل الله الكعبة البيت الحرام قياما للناس والشهر الحرام والهدي والقلائد ذلك لتعلموا أن الله يعلم ما في السماوات وما في الأرض وأن الله بكل شيء عليم. طبعا باسي علمي خوا جل جلاله براسي بني ناية هرچن إنسان تي أفكره بير أكاتو لعلمي خوا بچوكي علمي إنساني بودركي. إما مروف علم كان من زور سنور دارة، زور كرتا، زور كما، بەڵام کاتێک کە سەیری علمی خوا ئەکەین جەل جەلاله چەند گەورەیە. تەسەوور کە ئەگەر تەنها دارێکی هەنار لەم هەڵەبجەیە هەڵگرن بیکەینە نمونە کە چەند هەنارێکی با بڵێن 30 هەناری گرتووە، ئەم 30 هەنارە لەو دەقەی کە گوڵێکی بچووکە و وردە وردە ئەبێتەوە قوتولەیەک و دواتر گەشە ئەکا جار بەجار دەنگەکان لەناوە گەورە ئەبن و هیچ لەحەزە و چرکە و ساتی هیچ یەکێک لە هەنار و هیچ یەکێک لە دەنگەکانی نییە، هیچ یەکێک لە گەڵا ناسکەکانی نییە کە گەورە ئەبن و پیرە بن و ئەکەون. هەمووی لە علمی خوایە جەل جەلاله وجودی هەیە و هەر هەمووی ئاگا لێ. تەسەوور کە ئینسان علمی ئینسان چەند لاوازە، ئەگەر 3 کەس قسە و لەگەڵا بکەن لە ڕووی زانستیەوە پێکەوە، یان هەر یەکەی تۆزێکیان لێ وەرەگری، ئەگەر تەرکیزی لای یەکدانیان بێ دوانەکەی ترە ئاگا لێ نییە. علمی ئینسان زۆر کورتە، بەڵام علمی خوا جل جلاله کەون و کائیناتی گرتوتەوە. هەموو جوڵە و حرەکەیەکی کەون و کائینات لەژێر علمی خوایە جل جلاله. وەیە هەموو ئەمەی کە تۆ ئەیبینی لە گەردوونە هەموو لەژێر علمی خوایە. دەی خواگیانیش ئەمری بە ئێمە کردووە کە ئێمە بۆ ئەوە خەلق کردووە کە عەبدایەتی ئەو بکەین، ڕووگەمان بەرەولای ئەو بێت.
بە کورتیەکەی خوا بە ئێمە وتووە هەرچی خەلق و ئەمر هەیە هەموو لەژێر دەسەڵاتی ئەوەیە مەبەستی سەرەکیش لە هەر هەمویان ئەوەیە کە خوای گەورە ناو سیفەتەکانی تەجەلیکن لەسەر زەوی ڕنگ بدەنەوە لەسەر زەوی بە ئێمەی بناسێنێ لەسەر زەویە وەڵاهی هەر یەکێک لەو میوە و گوڵە جوانانەی کە تۆ سەیری ئەەکەی هەر یەکێک لەو گیا جوانانەی کە ئێستا ناسک سەریان دەرهێناوە لەسەر زەویە سەیری ئەەکەی هەر گەڵایەکی سیزبوو کە ئیتر ئەوێ سەر بخاتە سەر زەوی بکەوێتەوە سەر عەرز هەموو ئەمانە کە تۆ ئەبینی دەڵاڵەتی شتێک ئەکا دەڵاتی قودرەت دەڵاتی علم دەڵاتی توانای خوا جەل جەلالوهو بۆ ئێمە ئەکا دەڵاڵەت لە جوانی خوا ئەکا وەرە ئەم هەموو گوڵە جوانە ئەبێ ئەو کەسەی کە خەڵقی کردون خۆی چەندێ جوان بێ بۆیە هەموو ئەمانە ئەیانوێ ناو سیفەتەکانی خوا بۆ ئێمە دەربخەن و ئەشیانەوێ هەموو ئاەتەکانی خوا عەدالەتی خوا لەسەر زەویە بچەسبێ کە ئاسمانەکان و زەوی بە عەدالەت وەستاون ئەفەرمێ لەقەد ئەرسەلنا رسولنا بالبەیینات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط هەموو پێغەمبەران بۆ ئەوە هاتوون هەموو کتێبەکان بۆ ئەوە هاتوون بۆ ئەوەی ئینسانیەت بە عەدالەت بچێ بەڕێوە بۆ عەدالەتی خوا لەسەر زەویە بچەسبێ دەی خواگیان پێغەمبەرانی ناردووە کتێبەکانی ناردووە هەمووی لە پێناوی ئەمە دەی باشە طبعا لەناو عەدالەتی خوایە بەنسبەت مرۆڤەوە لە کاتی عەبدایەتی کردنە باشترین جۆری عەدالەتی خوا جەل جەلالوهو لەسەر زەویە ئەوەیە تەوحیدی خوا جێبەجێکە چونکە هەموو عەدل لە تەوحیدی خوا کۆبووەتەوە بەنسبەت خۆتەوە ئەگەر تۆ هاتو عەبدایەتی و بۆ غەیری خوا کرد ئیلا زوڵمت لە خۆت کردووە چونکە عەدالەتی ئیسلام ئەوە نییە ئێستا ئێمە زۆر کات گەنجمان وا تێگەیشتووە کە باسی ئەوە بکەی بڵێ کاکە حوکمی ئیسلام و عەدالەتی ئیسلام ئەڵێ کاکە هەرچکە دزی کرد دەسی بڕ تەنها ئەمەیەتە زەینمان یا کەسێ زینای کردداری لێ ئەدرێ یا کەسێ ئەکوژرێتەوە ئەو بەشێکی کەمە ئەو بەشی یعنی قساسە لەناو حدودە بەشێکی بچکۆلەی شەریعەتە یعنی ئێمە ئەمەی کە شەریعەت داوای ئەکا زۆر گەورەیە تۆ نابێ زوڵم لە نەفسی خۆتکەی بۆ حرامە ئینسان خۆی بکوژێ خۆی خاوەنی خۆی نییە خۆیە کە ئەمی خەڵک کردو خاوەنێتی بۆی نییە خۆی صاحبی خۆی نییە تا خۆی تەسەڕفکە لە لاشەی خۆیە بۆ حرامە ئینسانی مسلمان شتێ بخوا کە زەرری لێ بدە ئێمە زۆر کات لە باسی جگەرە یەکێک لە دەلیلەکان کە عولەما باسیەکەن لەسەر حرامەتی ئەڵێن زیانی هەیە بۆ مرۆڤ کە بۆ شتێک زیانێ بۆچی زیانە هەیە بۆ مرۆڤ شەریعەت حرامی ئەکا چونکە خۆی خاوەنی خۆی نییە بۆیە کاتێک کە ئەڵێن تەوحید بەشێکی بریتێ لەمەی کە ئینسان زوڵم لە خۆی نەکە کە ئەڵێن پەروەردەی مناڵەکەت زوڵم لە مناڵەکەت نەکەی لەسەر دین و دینداری پەروەردەیکەی کە ئەڵێن لەناو کۆمەڵگا خۆ کاتێ شەریعەت باسەکات کە لەگەڵ دراوسێکەتە یعنی هەل لە هەندێک شوێنە ئەسڵن شەریعەت عەدالەتی تێپەڕاندووە عەدالەت ئەوەیە بە نمونە من لەگەڵ ڕەفیقێکمان پێکەوە سێوێکمان هەیە لەتیکەین نیوەی بۆ ئەو نیوەی بۆ من ئەلەم نێوانە ئەمە ئەکاتە عەدالەت بەڵام خۆ شەریعەت داوای تەنها عەدالەتی لە توێ مسلمان نەکردووە داوای ئیثاری لێ کردووی داوای ئیحسانی لێ کردووی ئەڵێ نیوەکەی خۆشت بدە بە براکەت کاتێک ئەزانی براکەت پێویستی پێیەتی بەشەکەی خۆتی پێ عەتاکە ئەمە لە عەدالەتیش تەجاوزی کرد بۆیە شەریعەتی خوا جەل جەلالوهو شەریعەتێکی متەکامل ئینسانی بەم گەورەی خەلق کردووە و لەناو خودی ئینسانەکە بەنسبەت لاشەی خۆیەوە گەورەترین شتێک ئەوەیە کە تەوحیدی هەبێت خوا بە یەک بناسێت و بزانێ چونکە عەقیدە بەڕاستی بە تەوحیددا ئەمەزرێ ئینسانێک ئەگەر لە هەر شتێکە خەلەلی بۆ دروست بوو لە مەسەلەی عەقیدەیە خەلل لە ئیمانەکەی ئەدا زەربە لەو خواناسی ئەدا کە بینی خۆی و خوا هەیەتی ئێمە پێویستمە بە ناسینێکی حەقیقی خوا هەیە جەل جەلالوهو و ئەمە پێ ئەوترە عەدالەت بە نسبەت مرۆڤەوە چونکە ئینسان کە شیرکەکە ئەظلەم الظولمە گەورەترین جۆری زوڵم ئەوەیە کە شەریک بۆ خوا قەرار بدەیت بۆیە ئەبێ زۆر ئاگامە لەم بابەتە بێ و زۆر بە وردی تێ بفکرێن وەکو ئیبن القەیم ئەفەرمێ بزانین کە شەریک قەراردان بۆ خوا منافی تەوحیدە و ئەکاتە ئەوەی کە تۆ زوڵمە لە خۆت کردبێ کە شەریعەت هاتووە بۆی عەدالەت بەرپاکە تەنانەت لە خۆشت نابێت تۆ زوڵم ئیتر لێرەوە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە درێژی باسی شیرکەکە باسی گوناهەکانەکە لە شیرکەوە دەست پێەکە ئەنواع جۆری گوناهەکان بۆ ئێمە باسەکە بە چەندین دەرز ئینشاءڵڵا ئێمە لە خزمەت ئەو گوناهانە ئەوەستین بزانین خەتەریان چەندێکە لەسەر ئینسان بزانین ئینسانی موسڵمان چۆن ئەبێ لەم گوناهانە خۆی پارێزێ خەتەرترین شتێک بەسەر تۆوە
بریتە لە مەسەلەی شەریک بۆ خوا قەراردان. بۆیە ئیمام بە درێژی باسی ئەم مەسئلەکە ئەفەرمێ ئاگاتان لێ بێ شیرک تەنها ئەوە نییە تۆ بەردێکدا بنێت و سەر بخێتە سەر زەوی بۆ ئەم بەردە. ئەڵێ جاری وا هەیە لە پەنای تەوحیدە، لە نزیکی تەوحید و خوا بەیەکزانینە، لە توندی تەوحیدە خەلەلی ئەوەت بۆ دروسە بێ کە تووشی شیرکەبی بەبێ ئەوەی بە خۆت بزانی. ئەفەرمێش ئەم مەسئلەیە کە بریتێ لە شیرکی وەساطە، بۆیە بابێکی تایبەتی داناوە بۆ شیرکی وەساطە. ئەڵە جاری وا هەیە ئینسان ئەوەندە خوا بە گەورە ئەزانێ، ئەوەندەی بە گەورە ئەزانێ، ئەڵێ من چی بچمە حوزوری خوا، هەوڵ ئەدا واستەیەک دانێ و ئەزانێ خوا جەل جەلاله وەکو مەلیکەکان ئەبێ بە چەند پلێ و بە چەند وەزیرێک و بە چەند واستەیەک محاولەکە اینجا ئەگەیتە لای، هەوڵ ئەدا لە کۆمەڵی واستەی ناشەرعیەوە ڕووبکاتە خوا جەل جەلاله. طبعا بە طبیعەتی ئینسان حەز ئەکا ئینسان بە هەر وەسیلەیەک بە نزیک بێتەوە لە خوا، کەلیماتەکانی خوا بیان بیسێ. بۆیە دوو ڕێگامان هەیە بۆ نزیک بوونەوە لە خوا. ڕاستە ئێمە هەومان ئەزانین هەر دوعایەکەی خوای گەورە لە تۆ نزیکە و ئاگای لە هەموو چرپەکانی دڵتە، ئاگای لە هەموو هەستەکانی تۆیە. بەڵام ئایا هەر یەکێک لە ئێمە پێویستی بەوە نییە کە وەساتەکانی بینی خۆی و خوا جەل جەلاله زۆر تۆکمە و توندکە، خۆی تند و تۆڵکە، بەو ڕێگایە بڕوا کە خوا ئەوێ. بۆیە لێرە ئیمام ئەوێت بە وردی ئەم مەسئلەمان بۆ باسکە، ئەفەرمێ بزانە ئەنواعی شیرکت هەموو بۆ باسەکەم، جۆرەکانی بۆ باسەکەم تا لەم جۆرەی خۆت تێبگەی، بزانە تۆ لە کامیانی. جاری وایە ئینسان بە قەبرێک خۆی نزیکە کاتەوە، جاری وایە بە بەردێک خۆی نزیکە کاتەوە، جاری وایە نەخێر بە شخصێک خۆی نزیکە کاتەوە، پێی وایە ئەم شخصە نزیکە کاتەوە لە خوا جەل جەلاله. هەر شتێک لەمانە کە ئینسان ئەوێ لە ڕێیەوە نزیکەوێتەوە لە خوا، غەیری ئەعمالە صالحەکانی خۆت لە دوعایە کە ئەتوانی بکەیتە وەسیلە، ناتوانی شتێکی تر بەکاربێنی. بابی تەوەسل بابێکی گەورەیە لە فقهی ئیسلامیە، هەندێک لە زانا هەر ئەسڵەن لە بابی عەقیدەدایان نەناوە، گەورەتر سەیریان کردو لە بابی فقهی ئیسلامی دایان ناوە، وەکو محەممەدی کوڕ عەبدولوەهاب لە ڕسالەکانیان بۆ یەمەن لەیەکێ لە ڕسالەکانە ئەفەرمێ ئەو مەسئلەی تەوەسل بە غەیری خوا ئەفەرمێ مەسئلەیەکی فقهیە. بۆیە سێرەکەی زانایان چەند ڕەیەکیان هەیە لەم مەسئلە. ئیبن قەیم لەم مەسئلە ڕەئی ئەو هەیە بە هیچ شێوازە هیچ تەوەسولە لە نێوان خۆت و خوایە دانانی. هۆکارەکەشی چییە بە تەفسیل بۆمان باسەکە، چ جۆرێک لە تەوەسل دروستە چ جۆرێ دروست نی. بۆیە لە ئەساسەوە جارێ باسی شیرکی گەورەمان بۆ ئەکا، ئەفەرمێ لەوێەوە دەست پێ ئەەکەم، ئەڵێ بزانە شیرک دوو جۆرە، جۆرێکیان پەیوەستە بە ذاتی خواوە، پەیوەستە بە ناوی خوا، صفاتی خوا، ئەفعالی خوا، جۆرێکیان نە پەیوەستە بە معاملە و عیبادەتی ئێمە لە ڕۆژانەیە لەگەڵ خوا جەل جەلاله. ئەفەرمێ شیرک دوو شیرکە، شیرکێ پەیوەستە بە ذاتی معبودەوە کە ئەم جۆرە لە شیرکێکی زۆر خەتەرە، جۆرێکیان هەر تەعتیلی کاری خوا ئەکا. بۆ نمونە فرعون ئەڵێ وەما ڕەب العالەمین، ڕەب العالەمین چییە کێ هیچ نییە، دیقەت بدە ئەچێت لە ذاتی خوا ئەدا. یا ئەڵێ ئەی هامان ئەوەیەکم بۆ سەرحێکم بۆ دروست کە با بچمە ئاسمان بزانم سەیری خواکەی موسا بکەم بزانم کێ ئەم خوایە، بۆ ئەوی درۆکانی ئەوم بۆ دەرکەوێ واتی ئەگەم کە موسا کاذیبە. ئەفەرمێ ئەم جۆرە تەعتیلی کارەکانی خوا هەمووی ئەکا، پێی وایە خۆی خوایە، یان خەڵک پێیان وایە ئەو پەروەردگار نییە ئەم پەروەردگارە. ئەفەرمێ مەسەلەی تەعتیلی کاری خوا لەگەڵ شیرکە دوو شتی متەلازم یەکترن. کەسێ تەعتیلی کاری خواکە، کەسێ شەریک بۆ خوا قەرادا، وەکو یەک دەرئەچێتەوە. اینجا وەرە ئێمە بە ئەگەر دیقەت بدەین لە مەسەلەی ئەو کەسانەی کە لە ذاتی خوا تەنقیسەکەن. ئەگەر کەسێ پێی وابێ خوا علمی بەسەر ئەم هەموو شتانە نییە، ئەگەر کەسێ پێی وابێ خوا جەل جەلاله لە قودرەتە دەسەڵاتی بەسەر هەموو شتێکان نییە، ئەمە هەمووی ئەکاتە ئەوەی تەعتیلی کاری خوای کردووە جەل جەلاله. ئەمە خەتەرترین جۆری شیرکە کە زۆر کات ئینسان لە کەسە مولحیدەکان و ئەوان لە زمانی ئەوانەوە ئەم کەلیماتانە ئەبیستەیە کە کاری خوا جەل جەلاله زۆر بەسووک بە کەم سیر ئەکەن. بۆ چونکە خواناسیان ناسینی خوایان لە پێوەری مرۆڤەوە سیر کرد، یعنی ئەوانەی کە لە پێوەری مرۆڤەوە سێری خوا ئەکەن تەوەقعی ئەوە ناکەن علمی خوا ئەم هەموو وردەکاری ئاگا لێ بێ. بۆ چونکە سێری مرۆڤەکەن ئاگای لێ نییە، پێیان وایە مرۆڤ زۆر متەکامیلە، نازان نوقسانترین یان با بڵێن یەکێک لەوانەی کە زۆر نوقسانی گەورە بەسەرایە مرۆڤە
کاتێک عقل گەورەترین شتێک لای مرۆڤ هەموو کاتێ حاضر نیە لای مرۆڤ زۆر کات غائبە لای مرۆڤ بۆیە ئینسان متکامل نییە ئەوانیش لە نوقسانی ئینسانەوە سەیری ئیلاهیان کردووە تووشی هەڵەی زۆر گەورە هاتوو مەسئلەی شەریک بۆ خوا قەراردان لە مەسئلەی ذاتی خوایە ئەوە خەتەرێکی زۆر گەورەیە و ئەبێ ئاگامان لێبێ هەندێک جار لەش ئەم جۆرە چۆن لە خوا مەسەلەن ذاتی خوا ئەدەنیا لە ئەسما و صفاتی یەن شەریکێکی تر ڕێک وەکو خوا دائەتاشن و ئیشی بۆ ئەکەن بۆ نمونە مەسەلەن مەسیحیەت نەسارا خۆ بڕوان بەخوا هەیە جەلەجەلالوهو بڕوان بە ئەسما و صفاتی هەیە بەڵام پێیان وایە پشکێکی خوا لەسەر زەویایە کە عیسای عەلەیهی سەلام بەشێکی خوا طبعا ئەوانش فێرەقیان زۆرە فێرەقێک پێیان وایە عیسا و دایکی هەردووکیان ئیلاهن لەسەر زەویە ئەبێ بەرزترێن بەشێکیان پێیان وایە نە جبرائیل إن الله ثالث ثلاثة جبرائيل عليه السلام لقال عيسى عليه السلام لقال خوايا بيانوايا إله يعني أبيت السيبة شو بويش بيني وتانزور كدس أدن لأنه سوانيانو لسرسنجان هردو طرف كدلات أبو تثليث آلهة أكن بيانوايا سي آلهة هي لسرزويا أبي السي عبدايتي بكري إيش كان جبرائيل إيش كان عيسى عليه السلام ويكشان خوا جل جلاله إمي مسلمان كاتك أم حالتنا أبيني يا كسي كتير أبيني طبيعي ومشركين قريش يعني يكل هو كاركان بريتي بلويك بتك دان أنا بيانوابو أم بتبشكي إلهي هي بشك لكاري خوا أمايكا بتيان هبو أنو أما هي رسخ الروزية بتيان هبو أنو أما يعني هي باران بارين بتيان هبو أنو أما هي منالة بتيان أنواع جور ئێستش بە هەمان شێواز بۆیە کاتێک کە ئینسانی عاقڵ لەگەڵ کەسێکی نەسارایە ئەکەوێتە گفتوگۆ پێ ئەڵێ باشە عیسا عەلەیهی سەلام ئایا ئیلاهە یا ئیلاහ نییە ئەو پێ وایە ئیلاهە پێ وایە خوایەکە لەسەر زەویە باشە ئەم خوایە لەسەر زەویە ئایا ئەیزانی خەڵکی سەر زەوی ئەیکوژن یان نە پرسیارێکە یعنی ئایا ئەیزانی یان نەئەزانی طبعا لە فکری مەسیحیەتە کوژراوەتەوە باشە یا ئەیزانی یا نایزانی ئەگەر ئەیزانی ئەی بۆچی دیفاعی لە خۆی نەکرد خۆ باشە خوا قودرەتی هەیە توانای هەیە باشە دیفاعی لە خۆی کرد مەسەن ئەگەر نەیزانی کەوا بۆ ئیلاහ نییە چونکە مادام نوقسانی هەبوو لە ڕووی زانینەوەتەوە ئێمە لە ئەهلی سونە كل تكامل بخوا أدين جل جلاله فكري إما أو هاي خوا جل جلاله لهمو نقصك كوجودي هبه وبعقل إنسانية هبه بعقل إنسانية أنيه خوا لو نقصنا بريء وباكو بيقرد هيج نقصكيني وهرشتك بزانين للرؤية عقيدة إسلامية ونقصك شمولي خوا أكا جل جلاله لوشتا إما اللي يدور أكوينه ويقين من هي لويك أوشتا بشيك للشرك كهر جورك لجورك نقص بو خوا دابني سواء أوي ذاتي خوا تعطيل كريه سواء أوي كشريكك هاوتاي بو خوا دابنري هر دوكيان بهمان شواز خطرترين جوري شركن كأمدو أنا بهي شواز خوا جل جلاله لأن نابوري اللي بردي بو أمدو جورا كنقص لذاتي إلهابك يان بشريكك راسته وخو بو خوا دان لهر بشيك وقدرتك خوايا أم دو جورا خوا جل جلاله بهي الشواز لأن نابوري إما دي قد أدين لمسألة إبراهيم عليه السلام يعني تور إنسانيات أوي ليبه ألم تر إلى الذي حاج إبراهيم في ربه أن آتاه الله الملك إذ قال إبراهيم ربي الذي يحيي ويميت يعني نمرود كاتك إبراهيم عليه السلام باسكر وكل عند روايتك على النمرود بو بيوت إبراهيم عليه السلام بيود وتي خواي من أو خوايك مردو زندو أكاتو زندو أمرينه إيوتي وبسيطة ومن جاتوان بك هادونا فريهنا أمريكا دانيك ينكوج أمريكا أويترنا كوجن وتي أفرمو أوتا أويانا مجيان دو أنا مران جيان ومران أو هيا إبراهيم عليه السلام أيتواني جوابي أمي بداتوا بلنا أميك إسم مردو كوتا سرزوي آتو زينوي كروا بلام إمكاني هبو أيش بالله ديبا خواكي تو زندو كاتو خو أكرابا معجزة زندو بيتو چون بو عيسى عليه السلام مردو زندو بو إبراهيم عليه السلام بلام إبراهيم كزاني مستوى تيجيشتني أمن ديا بريالي شتيكي تريدا وتدي خواكي من لمشرق و خور در هنا ولا مغرب وأهوايك
فرموتو عكسي كرو فبهت الذي كفر بو يسيرك إنسانيات وايلية جاري وهي لمسائل الشرك بوخ قرار دانا أقات مستواك كيد منازعي خوا أكا جل جلاله ليش لصفاته ليش لقدرته دا صلاتي خوايا كخوي أزانه چيتي خوي مردن لخوي دورنا خاتوا بلام ادعاء وكا كرجيان ومردن بدز أوا بوشوازات تعبيدي خلق كانوا خلق كان عبدي خويا بوي أبيني أم جورة لشرك جورة كي زور خطر كإمام أفرمي أما أو جورة كخوا جل جلاله لبردي خوا بوهم ورحمي خويا بوهم بزيي خويا شمولي أم جورة به الشوازك ناك الشرك من هي لعبادتها إنسان توشي أبي كأي شركي خفية پیغمبر صلى الله عليه وآله وسلم فرموي ألم أمتا الشرك في هذه الأمة أخفى من دبيب النمل جيبي ميرولا يا تشربي بي ميرولا شن بيدنكو نرمو هادئة كزجويلينيا فرموي الشرك لنا وأم أمتي منا آوى أسباو بهيمنية مسلمان توشبن أصحابيش فرموان أي پیغمبر صلى الله عليه وآله وسلم وكل الروايات ابن حبان هاتوا كيف ننجو منه يا رسول الله صلى الله عليه وآله وسلم جاء وندن نرم بيت بيشوخ ومهر بينا زانين شون رزقار من أبي لم جورة سرطانك يكشندي بإيش شرك أوايتنا أمتي پیغمبر صلى الله عليه وآله وسلم فرموي أم دعاء زور بخوانا اللهم إني أعوذ بك من أن أشرك بك شيئا أعلمه ونستغفرك لما لا نعلمه خواجان بنا أجرم يا واستغفرك لما لا أعلمه خواجان بنا أجرم بتو لشركة كبوتو قراب دم بزانم دواي لبردن لتو أكم بشركة كنزانم كبيك منزانم أما يفرموا بيغمريان صلى الله عليه وآله وسلم كابو شركة كخوم نازانم توشي أبم بتابتي الرياء كإنسان توشي أبي خطرك زور قوري لسر إما تشاوت لعبادتها تشاوت لخلق به طبعا الإنسان لقناها سبحان الله بس شاوي لأخوة كدس أبابه قناه لو كاتا دلي هوارك أخو أرحم الراحمين خوي لخلق همو أشارته كزني بيني سيري سر شكا الله أخو أرحم الراحمين إن شاء الله أخو عفومك بس لما سلي طاعته دي قد بدن هر أم إنسانا لكاتي طاعته لكاتي قناها لكاتي طاعته كأي طاعتك حزك ظهور طاعتك دريبخا شون قلنا هكا أشارته أم بعكس ودرخ أما يك إنسان توشي شريك بوخا قرادان ببيه ويخوي بزانه بويا زور ضرورة إنسان لو كاتي لبيش شاوي خلقه لو كاتي لبيش شاوي خلقه وكو يقبت أما حالتك زور أستمع إنسان زور كات أبيني لنا مجلسك هيزي دينداري بهستره أم برسيارك زور بيوستي بالجواب بنمونة جاري وهي تو أجيت مالكو لنا أما الله حزك شون يشبك لشويني خوتا نايكي آيا من شون يشبك بكم يا نايك زانان أفرمون أو فرصتي كي زور قوري خوايا بتوي عطا كردوا شوين كات مروفي تشاك أمانة قورانكاري بس الإنسان أهين جاري وهي تو لشوينكي خوتا قرصة لا شدنات وهي طاعتكي لشوين ترى أكربيكي بنمونة أكن نمونيكي نزيكتها وبين موسير رمضان كان آي رمضان هر إيمي تمال هوما آزاء بين هر إيمين لإستيابون يجي بياني خبر ما نابته لرمضان بيش يجي بياني خبر ما نابته هر إيمين لإستيا سيجار وشوار جار بلاماري سرسفر أدين للرجيكا لرمضان أو من نامن وزور خوا قرأبين هر إيمين استأوهم وقناها أكين للرمضان خوما لقناها أبارزين بوي هر إيمين مروف أكريل لهندي شوين وجيقو موقعة قرانكاري بسرمانا به بوي لموقعك كويستد عبداتي بكي كبيشتر نتكردوا برو عبداتي كبلامنية الساخ كرا ولا برخاتي خواجة بجيك خواهي كان أم شوين ديارة بركة دارة بوي من أم همتم هيا خواهي وابريرم دار لبيناوي تو أم كاربك أبي بشي كردوك جيبجيكي لبيناوي خواج جيبجيكي نكبلي والله كاكا لبروي لشويني خوما نم كردوا اللي رشان نايكم لشويني خوتا أم بركتنا بو لم شوينا هيا لو تبيايكي صالح كسيكي صالح لنا أما جسا دعايكي خيري وتوكل به توي ورشر خاند به برو كاركت جيبجيك أو عبداتية بيشو بيك بويا مسائل الرياء
إمام عمر رضي رحمة الله عليه فرمي اللهم اجعل عملي كله صالحا واجعله لوجهك خالصا. خوايا همو كردو كم كردويك صالح، خوايا هرهم خالص كبو خود، ولا تجعل لأحد فيه شيئا، بشي كسي تيامه الله روا رشي كروبهم يا إلهي. وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين. يعني فرما يشتكى فرما أنا أغنى الأغنياء، أنا أغنى الشركاء عن الشرك. من لهمو شركة كان زياتر دولة من ترم بيستم بالشرك نية أو كسي كردوي أكا شريك بو من قرار أدا أفرما من وازي لإهنم خوشي وشريكك من لي بريم بوي إنسان إيمان دار أبيت جهدي كامل كا بوي هول بدا لعبادة كان يا شريك بو أخوة قرار ندى ضلي لقل عبداتي كان ريك وتنت بزانة شون خوا ناسي أكا أم بشر لبشي شرك لنا عبادتها بو الدروسة هندي للرياء همو عملك تلا وشينته هنديك نقصاني أكا هنديك للرياء خواي قوري لسردنا نوسي همو إنسانك حز أكا بيبلين شاك همو إنسانك كمان هي حزنك وصي شاكي بكري وطبيعتي إنسان أو هاي بوي إنسان لسر طبيعتي خوي قد محاسبة ناكري أوي كجبلت لقلتها خوي قوري محاسبة ناكا لسري همو إنساني بيوسي ببشكيك توريه خوا لسر أو بشك محاسبة ناكا همو إنسانك بشي ببشكيك لهيمني وآرامي هي خوا لسر وقد محاسبة ناكا همو إنسانك لو أتشي بيوسي لهندي شوينا بزيادة الروي هبي بور راقرتني كسايتي راقرتني سمعي خوي وراقرتني سنوركاني خوي بوي خوي قورا نهيد لناكا بون منكسك بلا والله من بهيش مروف بلا منو زور مقدسة بهيش وازي مروف ناكوجم مروف زور قوري أقل مروف هات تعداي ليكر هاي واجب نية لسي لشريعتها واجب لسري أبي دفاع لأخويك واجب لسري شون نيجك أبي أو دفاعك كابو خوا أو بشيك دينا ولا مروفا محاسبينك لسري إيه مشهرهم ومان خومان أبي السيري خومان كين كردوا كان من لو أشي هومان استا بدل بما خوش خلق بلا فلان كسي شاك أما نعمتك للنعمتك كاني خوا جارد بو أدا لسر زويا كتو كسيكي باشي هر نعمتي أي شيء أقل جارد بو أبدا بلا خرابي بوي إنسان بطبيعتي خوي حزيبه وياك وخلق بباشا باسيك أم بشا أتيت بابي شركة نخير نتيت شركة أم بشا لا شركة معفوة لو أشي حزيشت بوصفها به طبيعتي إنسان أو هاي بلا مناسبة بابي شركة وكتو كرده وكان اللي بيناوي أقصي خلقها كرده بنخير بلكو أجر إنسان هات خوي ليات كرد هات اشتكاني تنها محظ لبرخاتي خلق بو أما كامل الرياء بكار هنا وكامل الشركي بكار هنا يان بشيكي بو خوا دانا وبشيكي بو خلق هر شريكي بو خوا قرار داو بلام لبرخاتي خوا كرديو قصي كوتا سر زمانان أو كاتا أو بابي للرياء توشي أبيت يعني أو توز الرياء أو توز بيخوش حالي كتوشي أبي ناكاتا أويكا أم كسكاركاني لبرخاتي خوانا كردو بو الرياء جيبا جي كردو بنخير كسي إيمان دار أو شتيكوا لقل طبيعتي خوياتي خوا جل جلاله محاسبي ناكا لسكي برزا كانوا إما لبردم خطري شركة أقل بيتو بلبندي قناها كان كين ألين خطرترين شتيك قاتي إما هالبخلسكيني بمان خا زور بخرابيش بمان خا بريتي لشرك بويا ليك دو درسا باسي شركة كين أنواع كاني أخطار كاني كامي بقناه لسرت نسري كامي بقناه نسري كامي للسنوري شريعة أدبات الدروة كامي نادبات الدروة همو أمانة بتفصيل باسكين أمرو بمن دا كفاية أكين دواء أكين لذاتي باكي پروردگار خواهي جان بنا أقرين بتول الشركيك كبير منزاني بيتو كرد بيت من دواء لبردن دي أكين للشركيك كان منزاني بيه أكرم الأكرمين خواهي جان صلوات وديداري بيغمر جان صلى الله عليه وآله وسلم أنيرين هاوار لتو أكين خوايا بأندازي دنكي هنا ركاني هلبجا صلوات بديداري بيغمر جان بي صلى الله عليه وآله وسلم يا ربي خوايا جان عاقبة من برخيرك آرامي بسرمانا ببارينا لما نخوش بيا أكرم الأكرمين يا ربي خوايا داوال لي أكين بناوي جوزا عيب كان من بشارة ويا أكرم الأكرمين يا ربي خوايا جان لها مشتكى وند حلال من بدر محتاج حرام نبي خوايا محتاج حرام من مكة يا أكرم الأكرمين
یا ربی خوای گیان بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشکمان ببوورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەرەکانمان ببوورە لە گوناهی مناڵمان ببوورە خوایەوە خۆمان و ماڵ و مناڵمان هەموو سپاردەی تۆ کرد ئەی ئەو کەسەی سپاردە لە لای تۆ زایە نابێ زایەمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین ئەی ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ و ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد تەوحیدی خۆمان سپاردەی تۆ کرد عەقیدەی خۆمان سپاردەی تۆ کرد عملی صالحی خۆمان سپاردەی تۆ کرد خوای بۆ خاتی گەورەی خۆت بمان پارێزە لە فیتنەکان لە شوبهات لە شەهەوات پەنامان بدە لە چاوی پیس پەنامان بدە لە سحر پەنامان بدە لە دڵی پیس پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرز بە ئیسمی عەظەمت سەرفرازی ئەم دنیا و دنیامان کە عاقبەتمان پڕ خەیر کە بە ئومەتی رەسوول الله صلی الله عليه و آله وسلم حسابمان کە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە خوای گیان هەر حاجەیەکمان هەیە بۆمان جێبەجێکە ئەومان نەخۆشە خوای گیان شیفای بۆ بنێرە ئەومان بحاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە یا ربی خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرز بە ئیسمی عەظەمت لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوای گیان ئارامی بەسەر دڵمانە ببارێنە بەسەر ماڵمانە ببارێنە بەسەر وڵاتمانە ببارێنە بەسەر ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببارێنە بەسەر گۆڕەکانمانە ببارێنە یا ربی خوای گیان بەر شەفاعەتی پێغەمبەریانمان بخە صلی الله عليه و آله وسلم یا ربی خوای گیان ئێمە لە مانگی مەولودان سڵاو بۆ ئەو پێغەمبەرە ئەنێرین یا ربی پەروەردگارە یەک ناومان لە خزمەتیا بێنە سڵاوی ئەم مەجلیسە ئێمەی پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان حاجەکانی دنیامان بۆ جێبەجێکە تو گەورەی خۆت خوای حاجەکانی دنیامان بۆ جێبەجێکە هەر کێشە و گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە خوای هەر کێشە و گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە تو گەورەی خۆت خوای داوار لێ ئەکەن ڕزقی حەڵاڵمان زیادکە خوای محتاجی دەستی نامردمان مەکە زەلیل دەستی نامردمان مەکە محتاجی دەستی مرۆڤەکانمان مەکە زەلیلی سەر جێگەمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ربی خوای گیان ئێمە لەبەر خاتی تۆ لە خزمەت ئەم دەرسەدا ئەنیشین یا ربی خوای گیان ئەم دەرسە بکەرە نور و بەرەکەتی ژیانمان خوای ئەم دەرسە بکەرە نور و بەرەکەتی ناو گۆڕمان خوای گیان ئەم دەرسە بکەرە نور و بەرەکەت بەسەر هەموو ئەم وڵات و نیشتیمانەیە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان شەڕ و ئاشوب لە وڵاتی ئێمە دوور خەرەوە هێمنی و ئارامی بەسەر ئەم وڵاتەمانە ببارێنە مسلمانان یەکخە دڵمان یەکخە حیزبێنە لە بینمانە مەهێڵە هیممەتمان بەرزکە بۆ خزمەتی دینەکەت یا ئەکرەم الئەکرەمین خوای مسلمانانێکی زۆر ئاژاوە لە ماڵەکانیانە هەیە و ماڵەکانیان ئەدەینە دەستی تۆ یا ئەکرەم الئەکرەمین هێمنیان کەرەوە لەگەڵ یەکترا یا ئەکرەم الئەکرەمین خوای نەخۆشانێکی زۆر هەیە چاوەکانیان بەرز کەوتەوە بۆ ئەسمان و بۆ لای تۆ و ئێمە لێرەوە هانات بۆ ئەهێنین خوای نەخۆشی مسلمانان شیفا بدە نەخۆشە کوشندەکان لە ناومانە مەهێڵە بمان پارێزە لە خراپە یا ئەکرەم الئەکرەمین خوای عەفومان کە خوای عەفومان کە خوای عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین خوای ئەم دوعانەمان لێ قبوڵ کە خوای ئەم دوعانەمان لێ قبوڵ کە پەروەردگارە ئێمە زمانمان کولە لە دوعایە دوعا ئەکەین بە دوعاکانی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم بە زمانی ئەو لێتە پاڕێنەوە یا ئەکرەم الئەکرەمین هەر چاکەی ئەو خۆشەویستە لە هەموو عمریا داوای کردووە داوای لێ کردو یا ئەکرەم الئەکرەمین ئێمەش داوا لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەی ئەو خۆشەویستە پەنای پێگرتووی لە هەموو عمریا ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه قول لقناه من شيء أجبوري وخواه لمن قبولك إن شاء الله موفق بني يا رب